ئەو دیمەنانەی سەرشاشە بەرەکانی جەنگ نییە، بەڵکو ئەو ڕێگریانە بوو کە لا کورسات نووسکرا کە بڕیار بوو بەشدار بێت لە ڕووماڵی کۆنگرەی ڕۆژنامەوانی وەزارەتی پێشمەرگە، بەڵام بە بیان و جیاجیا ڕێگری لەو تیمەی کورسات نووسکرا و ڕێگەیان پێنەدرا هاوشانی کەناڵەکانی تری ڕاگەیاندن ئامادەی کۆنگرەکە بن. ئەوەی ئەمڕۆ بینیومانە لە مەوزوعی کورساتە جیاکاریەکی زۆر زەقە بۆی کە تەنها پەیامنێر وێنەگرەکەی ئێوە نیان هێشتۆ بچنە ئەو شوێنە بۆ تەختێکردن، لەبەرەوە ئێمە بەشتێکی زۆر خراپ پێزانین و ئابێ ڕێز لەوە بگرین کە یاسایەک هەیە تەنزیمی عیلاقی خۆیان و ڕۆژنامە نووسەکە، ئێوە هیچ یەبێ یاسایەکتان نەکردۆ بە پێی هەستاون بەکاری خۆتان چوونە بۆ کاری خۆتان ڕێگریتان لێکرێت. خۆ بێت چاو لە سلێمانی بکەن، هەموو کەناڵەکانی پارتی دیموکراتی کوردستان ئازادانە لە هەموو شوێنەکان تەختیاکەن. ئێمە هیچ سکاڵایەکمان لە ڕاگایەتنەکانی پارتیەوە بۆ نەهاتووە لە مۆزوعەوەی جیاکاری بکرێت، لە مۆزوعەوەی منعیان بکرێت. لەبەرەوە بێ لێرەش لە هەولێر و لە دووهۆک و لەم ناوچانە ڕێز لە کاری ڕۆژنامەنووسی کەناڵەکانی ڕاگایەتنیەکێتی بکرێت. سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستانیش ڕایدەگەێنێت ئەوەی بەرامبەر کورسات نووسکرا پێویستە دووبارە نەبێتەوە و ئازادی ڕۆژنامەگەری زیاتر بۆ ڕۆژنامەنووسان فراهەم بکرێت تا بتوانن بە شێوێکی پیشەیانە ڕووماڵی چالاکی و ڕوودا و پێشاتەکان بکەن. هیچ بەهایەک بۆ ئەو لێدوان و ئەو ناڕەزایەتیانە و هەتا بۆ خودی سندیکا زاناندرێ، چونکە چەندین جار ئەو ڕووداوانە هەست دەکەین دووبارە دەبێتەوە و ئەوەی ئەمڕۆ مەسەرەن سەبارەت بەوەی کە ڕێگری لە کەناڵی کورسات کراوە لە کۆنگرە ڕۆژنامەنووسەکەی وەزارەتی پێشمەرگە، ئەمە بەدیقەت و بە زۆر بەڕوونی ئەوەی ئێمە لە ئێوە جێبیست بوون کە زۆر بە دیاریکراوی ڕێگری کراوە لە کورسات کەەوەی بەشداری ئەو کۆنگرە ڕۆژنامەنووسە بکە. بەهۆی داکۆچیکردن لە ماف و ئازادیەکان و هەوڵدان بۆ گواستنەوەی ڕاستیەکان و گەیاندنی دەنجی هاوڵاتیان بەدەسەڵات، بەردەوام فشار لەسەر دەستگای میدیای کورسات دروست دەکرێتن و هەوڵی زۆر دەدرێت ئەو دەنگەی حەقی هەڵقوڵاوی خەڵکی کوردستان بێبەش بن لە گواستنەوەی زانیاریەکان. دوای ڕێگریەکانیش کورسات نیوز چەندین جار پەیوەندی بە ڕاگەاندنی وەزارەتی پێشمەرگە کرد، بەڵام بەردەست نەبوون. ڕۆژنامەنووسانیش دەڵێن فشارەکان و چاودێری و بێبەشکردنی دەستگاکانی ڕاگەیاندن بەردەوام دەبن تا سەروەربوونی یاسا و دیموکراسی بەتەواوەتی پیادە نەکرێت. قارەمانجەوەر، کورسات نیوز، هەولێر.